باشە تۆ کەسێکت ناردۆ نوێنەرایەتیت بکە تۆ دەستت بەست بۆ کردوتە بە ڕۆبۆت بۆ کردوتە بە کۆیلە دەبێ هەموو شتێک تۆ پێی تەلقینکەی هەموو شتێک تۆ ئیمیلای لەسەر بکەی بۆ هەموو شتێک پرس بە تۆ بکە ئەوە نوێنەرایەتی دەکرێت بۆیە سەنگ و قورسایی پێکاتەی کرد ڕۆژ بە ڕۆژ لە بەغدا هاتە خوا هەر کەم بۆ بۆ چونکە هەندێک خەڵک خۆی پێلەوە گەورەترە بچێ لەوێ ببێتە پەرلەمانتار و نوێنەری میلەتەکەی کەسانێک دەنێرێ کە گویان بەدەستی ئەوەوەیە لەوێش دەزانن چ باسە ڕێز احتیبارێکیان بۆدان وە سەرنجام بەو شێوەی لێ هاتوێسا کە دەیبینی خەڵکی هەولێر خەڵکی دوهۆک خەڵکی سلێمانی خەڵکی هەڵەبجە خەڵکی گەرمیان کوژدەر کوێستان ئایا ئەو کەسەی کە باش دەدا لەسەر بەرگریکردن لە تۆ وەکو ئەو کەسەیە کە نان دەخوا لەبەرەوە کە مشیری دەسەڵاتێکی گەندەڵ دەکات ئایا ئەو کەسەی کە بەرباران دەکرێت لەسەر بەرگریکردن لە تۆ وەکو ئەو کەسەوەیە کە بۆتە ملیار لێ لەسەر حیسابی تۆوە لەسەر حیسابی خلق الرسول وآيندي أمولاتا فالفرقار فرمي أفنجعل المسلمين كالمجرمين ما لكم كيف تحكمون مسلمانان وملكسان بۆ خوا وەکو تاوانباران تەماشا دەکەین چیتانە چۆن دادوەری دەکەن